تا دێت پاڵپشتی و پشتیوانی لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی لە سنووری مەڵبەندی ڕاپەڕینی کۆماڵ زیاتر دەبێت لە درێژەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لە سنووری ئەنجومەنی قەڵاتجێ ئەندامان و کادیران بە گڕوتینەوە پاڵپشتی لیستەکەیان دەکەن و دەڵێن سەرمان بەرزە و شانازی دەکەین بە کاندیدەکانی کۆمەڵ. ئەندامان و لەیەنگران دەڵێن کۆمەڵ هەمیشە لەبەرەی خەڵکدا بووە و لە پێناو مافەکانی خەڵکدا تێکۆشاوە. ئومێدیشان هەیە لەم هەڵبژاردنەدا لیستی ژمارە 285 کۆمەڵ سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێت. باشترین ڕێگایەکی شەرعی و ڕێگایەکی یاسایی و ڕێگایەکی ئاسانە کە هاوڵاتیان لە ڕێگای سندوقەکان دەنگدانەوە دەنگی خۆیان بدەن بە لیستی 285 کۆمەڵی دادگەری کە سەلماندوویەتی لە ڕابردوودا چەند لە وەزارەتەکان ویان لە پەرلەمان ویان لە هەر دەستەیەکی ئیدارات محەلیەکان لە هەر شوێنێکی کە ئەندامانی کۆمەڵ لێ بن نمونەیەکی جوان نمونەیەکی باشیان پێشکەش کردووە و هەروەها ئەگەر سیر بکەن و سەرنج بدەن کۆمەڵی دادگەری بنکە و بارەگاکانی وەکو بڵێ گۆچانی دەستی خەڵکی چەوساوە و لێقەڵما و مەزڵومن و هەروەها بنکە و بارەگاکانی شوێنێکی پەروەردەی جوان و گەورەن بۆ پەروەردەیەکی ڕەسەن و لە هەر شوێنێک و لە هەر جێگایەکدا خەڵک پێویستی پێ ببێ ئەو کۆمەڵە لە مەیدان بووە هەڵوێستی هەبووە دەنگی هەبووە سەنگی هەبووە قەت نەدۆڕاون نەگۆڕاون خۆیان نەفرۆشتووە. ئەندامان و لەیەنگران دەڵێن کۆمەڵ هەمیشە لەبەرەی خەڵکدا بووە و لە پێناو مافەکانی خەڵکدا تێکۆشاوە. ئومێدیشان هەیە لەم هەڵبژاردنەدا لیستی ژمارە 285 کۆمەڵ سەرکەوتنی گەورە بەدەست بهێنێت. کە ئەو ئەندامانەی کە پاڵێوراون ئەندامێکی بە ئیزەتن ئەندامێکی شارەزان ئەندامێکی بە متمانەن ئەم دەنگەش بۆ دنیا و بۆ قیامەت ئامانەتە ئاگادار بە تۆ لە قیامەتی لێ دەپرسێتەوەش کامکەی شەهادەیە شەهادەت پێدە دەنگت بەچێ داوە دەبێت دەستپاک بێ ئەمین بێ دەست بە دەستمێش بێ بەڕاستی ڕاستگۆ بێ لەگەڵ خەڵکیدا پەیامانی ئەوە بەڕاستی هەم لە دنیادا سەرکەوتووەوە هەم لە قیامەتیشدا پەشیمانی ئەوەی کە دەنگەکەیەدا. وەڵام من مێدێکی زۆرم هەیە کە لە خەڵکی پشدەر بتوێن کە بەڕاستی دەنگ بە لیستی کۆمەڵی دادگەری بدەن کە بەڕاستی کۆمەڵی دادگەری هەمیشە پاڵپشت و پەنای چینی توێژەران و فەرمانبەران و کاسبکاران و تەواوی چین توێژەکان بووە. هیوادارم خەڵکی پژەر ئەم جارە ئەم دەسەڵاتە خەن و کۆمەڵی دادگەری سەرکەوت. بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین کۆمەڵی دادگەری بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات. چین و توێژە جیاوازەکان دەڵێن لە ڕابردوودا ئەندامانی کۆمەڵ لەگەڵ خەڵکدا ڕاستگۆ بوون بە کەمترین پەرلەمانتار زۆرترین هەوڵ و پرۆژەیان بۆ بەرگریکردن لە مافی خەڵکی هەبووە بۆیە پاڵپشتی و متمانەی خۆیان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دووپات دەکەنەوە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتجێ.